ینی باش بەخێربێ بەنی باش زۆر سپاس کاک محەممەد ئەگەر باس لە ڕۆژێک بکەین کە دیاری کراوە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکرەیە ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە چییە بۆچی ئەم ڕۆژە دانراوە؟ بەڵێ دیاریکردنی ڕۆژێک لە جیهانە بۆ نەخۆشی شەکرە زیاتر بۆیە کە گرنگی و جددیەتی ئەم نەخۆشیە دەربخرێت لە جیهانە دیارە گرنگێکی زۆری پێدرێت چونکە لە ڕووی ئابووریشەوە کێشەیەکی زۆر بۆ کۆمەڵگەکان دروستەکە بۆ نمونە ساڵی پار 600 بلیۆن دۆلار لەسەر ئاستی جیهان بۆ نەخۆشیە دیاری کراوە ئەمەش خۆی بۆ خۆی بودجەیەکی گەورە ئەگەیەنێ وە گرنگی و جددیەتی ئەم نەخۆشیە ئەگەیەنێ لەبەر زۆری نەخۆشیەکە ئەو بڕەپارەیە دیاری کراوە بەڵێ بە دڵنیاییەوە هەم زۆریەکەی و هەم جددیەتەکەی لە ڕووی کاریگەریەکانی و لەسەر تەندروستی مرۆڤ باشە ینی ئەو هەوڵانەی ئێوە چین بۆ ئەوەی کە خەڵک هۆشیار بکرێتەوە لەم نەخۆشیە ئێمە وەکو ئەکادیمیای پزیشکی دنیا کە لەلایەن کۆمەڵێک پزیشکی خۆبەخشەوە دامەزراوە لە یەکەم چالاکیمانە هەوڵمانە بۆ هۆشیارکردنەوەی تەندروستی بە تایبەت لە نێوان چین و توێژی لاوانە ئەوەش خۆی لە هەڵبژاردن و سەردانکردنی 20 ئامادەی و دواناوەندی سلێمانی بینیەوە ئەمڕۆ هەڵمەتەکە بەڕێوە چێ لەگەڵ سبینەیە زیاتر بۆ هۆشیارکردنەوەی لاوانە بێت چونکە 10 ساڵ بۆ 20 ساڵی تر ئەم لاوانە ئەچنە ئەو گروپی کەسانەوە کە مەترسی زیاتری توشبوونیان لێکرێ بۆ نەخۆشی شەکرە باشە لە دوای ساڵیەوە باشە شتێکی کەش هەیە مەسەرەن هەم ئەم لە تەمەنی گەنجان هەیە مەسەرەن یاخود لە مناڵیە تووشی نەخۆشی شەکرا بێت بڵێ دیارە بۆ خۆی گرنگیەکی تر نییە بۆ بەدڵنیایەوە بڵێ دیارە نەخۆشی شەکرە پسپۆڕیە پێویست بە پزیشکی پسپۆرەکە بۆ دەستنیشانکردن بۆ خۆپاراستن و بۆ چارەسەرکردن دوو جۆری هەیە ئەگەر بە گشتی بە بینەرانی بەڕێزیش ئاگادار بن جۆری یەکەمیانەوەی کە لە مناڵان و گەنجان و نەوجەوانانە دەرەکەوێت کێشەی جینەکانە جۆری دووهەمی کە جۆرە عامەکەی و لە سەدا 90 توشبوانی شەکرە تووشیە بن ئەوەیە کە لە گەورەیە دەرەکەوێت جۆری یەکەم دیارە پەیوەندی بە هۆرمۆنی ئەنسۆلینەوە هەیە کە کەمی و هۆرمۆنەوە کەم نەخۆشیە دروست ببێت پێویستە نەخۆشەکان ئەو هۆرمۆنە وەربگرن ئەمە ئەو جۆرەیانە کە لە مناڵانە دەرەکەوێت باشە دکتۆر ینی ئێوە لە هەڵمەتەکەتاندا تا چەند گرنگە ئەو کەسەی کە وشاریەکەنەوە ینی تەنها ئەوە نەبێ معلوماتکە وەرگێ و تەواو زانیاریەکە وەرگێ و تەواو ینی تا چەند وای لە یەکەن کە جگە لەو زانیارێککە وەریگر ببەخشێ بە کەسێکی کەش ڕاستە ئێمە ئەمڕۆ لەو هەڵمەتەیە 10,000 بڕۆشور و کەتەلۆگ دابەشەکەین بەسەر خوێنکارانی ئامادەیەکانی سلێمانیە لێرەوە ئامانجمان 10,000 کەس نییە بەڵکو 10,000 خێزانە هەرێکی لەم خوێنکارانە چواردەور و دەوروبەرێکیان هەیە خێزانێکیان هەیە تکایان لە یەکەین کە ئەو زانیاریانەی وەریەگرن بیگەێنەوە بە ماڵەوە بیگەێنەوە بە خزم و کەسوکاریان لەم ڕێگەیەوە ئەو کۆمەڵی کە ئێمە قسەیان لەگەڵاکەین گفتوگویان لەگەڵاکەین زیاترەوێ باشە بۆچی دکتۆر داواتان نەکرد مەسەلەن کاتێکی تایبەت پەروەردە بتانداتێ جگە لەوەی کە ئەو پرۆشەر و نامیلکانەی ئەیاندەن بە خوێندکاران خۆشتان مەسەلەن شەرحێکی بابەتەکە بڵێ ئێمە ئەمڕۆ کە ئەچینە هۆڵەکانی خوێندنەوە دیارە جۆرێک لە پێشکەشکردن و جۆرێک لە ڕوونکردنەوەشی لەگەڵابێن نەک تەنها دابشکردنی بڕۆشورەکان لێرە سوپاسی بەڕێز بەڕێوبەری فەرمانگەی پەروەردەکەین کە ئەویش یارمەتیین چیان پێکرا کە چوینە لایەن یارمەتیان ناین سپاسیانەکەین دکتۆر ئەگەر ئاماژە بە ڕوونکردنەوەکان بکەی لە هەڵمەتەکەدا زیاتر باس لە چیەکرێ لە بڕوشورەکانە باس لە چی کراوە تا چەند دەتوانێت ئەوەی ئێوە ئەتانەوێت بیگەێنن بە تایبەت کە قسەکردن لەسەر بابەتێکی تەندروستی هەستیارە و نەخۆشی شەکرەیە تا چەند توانی وتانە کە ئەوەی ئەتانەوێت بیگەێنن یان تا چەند ئەتوانن بەپێی ئەو ڕوونکردنەوانە بێت کە پێویستە دیارە وەکوتم ئەو خوێنکارە لاوانەی کە ئێمە ئەمڕۆ لە هەڵمەتەکەیە هۆشیاریانەکەینەوە دەربارەی ئەم نەخۆشیە پێویستە بە ئاستی ئەوان بێت ینی
ئەو هۆکارانی کە بنە هۆی ئەتوانی دروستبوونی ئاماژە بە ڕێنمایەکان بکەی بۆی ئەوانەی کە بینەرنگ ئێمە ئێستا ئەوانیش بە دڵنیایەوە ئەکرێ کۆمەڵێک ڕێنمایی بین لە هۆکارە سەرەکیەکانی ئەم نەخۆشیە. جۆری یەکەمیان کە وتمان ئەوە کێشەیەکی جینەکانە، جۆری دووهەمیان نەبوونی سیستەمێکی خۆراکی تەندروست یەکەم کێشەیە، دووهەم قەڵەوی و زۆرخۆری، سێرهەمیان نەبوونی جوڵە و چالاکی و وەرزشکردن. ئەمانە هۆکاری سەرەکی نەخۆشی شەکرن. بەڵێواتە لە ڕێنمایەکان تەنها باس لە هۆکارەکان کراوە، باس لە هۆکارەکانمان کردووە، باس لە مەترسی و دەرەنجامەکانمان کردووە، باس لەو کۆمەڵانەمان کردووە و کۆمەڵانی خەڵک کە زیاتر لەبارن بۆی تووشی نەخۆشیەکە ببن. جگەلەوە چەند تێبینیەک دراوە لەسەر خۆپاراستن کە لە هەمووی گرنگترە بەلای ئێمەوە. چارەسەریش دیارەوە لە لای پزیشک و دکتۆری پسپۆر هەیە. ئەم هەڵمەتە بەتەنیا توانێت ببێتە ڕوبەڕووبوونەوەیەک بەتایبەت لە کۆمەڵگەی کوردی بە دڵنیاییەوە ئەمە هەنگاوێکی بچووکە پێویستی بەشتی زیاتر هەیە. نابێت ئەم کارە بە تەواوەتی بخرێتە سەرشانی فەرمانگەی تەندروستی یان وەزارەتی تەندروستی. پێویستە پزیشکان و دکتۆرانیش لە مەیدانە ئامادە بن بۆ هۆشیارکردنەوە و بۆ بەشکردنی ئەم ئەرکەی کەکەوێتە سەر هەموو لایەک. باشە دکتۆر، ینی جگەل لە خوێندکاران لە دەرەوە چی دەکەن؟ مەسەرەن من جارێکیان برادێکم لە یەکێک لە وڵاتەکانی دەرەوە لەگەڵ ما بوو چەند ڕۆژێک بێ کۆچوینە دەرەوە سڵفە زۆر ئەچوین بۆ چایخانە. ئەو ئاخر ڕۆژ ملاحزەی کرد، ینی وتی ئێوە بۆچی ئیشێک لەسەر ئەوە ناکەن، مەسەن چایخانەکان وتی خۆتان ئەوانە وشیار بکەنەوە کە شەکر زۆر نەکەنە چاوە ئۆتۆماتیکیان خەڵک فێرە بێت. ئەمە تا چەند گرنگە لە ناو چینەکانی تری کۆمەلگاش شتێکی لەم جۆرە بکرێت. بەڵێ سیستەمێکی خۆراکی کە زۆرێک لە شوێنەکان ئەگرێتەوە، هەم خێزانەکان هەم ماڵەکان، وەکو تۆوتە هەم چایخانەکان هەم چێشخانەکان، دیارە لە زۆر ڕوەوە قسەکەی ئێوە ڕاستە، چونکە ئەمە لە ڕوویەکەوە ئەبێ بە کللتور و فەرزەکرێ بە سەرمانە لە هەندێک شوێن. لە شوێنێک چا خۆیتەوە زۆر بەو شیرینەکەن، ئەگەر داواشی بکەی حتا بتەوێ کەم شەکر بێ، هێشتا لە بڕی پێویستی خۆی زیاتری تەیەکرێ. ئەکرێ لەو بوارە ئیشی زۆرتر بکرێ. ئەوەی ڕاستی بێ هەڵمەتەکەی ئەمڕۆی ئێمە زیاتر لە ناو خوێندکارانەیە، لە ناو پۆڵەکانی خوێندنایە، بەڵام ئەکرێ ئیشی جددی لەسەر بکرێت لە داهاتووە، زیاتر شۆڕ بێتەوە بۆ ناو چین و توێژە جیاوازەکانی خەڵک. وەکوتۆوتە تقریبا بازاریش شوێنی سەرەکی ئەم هۆشیارکردنەوەیە بێت. تەنها لە ڕۆژی بەرەنگاربوونەوە یاخود لە ڕۆژی گیانی نەخۆشی شەکرەیە چالاکیتانە بێت یاخود لە ڕۆژەکانی دیکەشدا بە هەمان شێوە گرنگە کە چالاکی هەبیان هەتانە؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو ئەکادیمیای پزیشکی دنیا یەکێک لە کارەکانمان هۆشیاری تەندروستیە. کاری سەرەکیمان بەرەودانە بە توانا و لێهاتنی پزیشکەکان. کارێکی ترمان ئەوەیە کە یارمەتی پزیشکانی داهاتوو بین، خوێندکارانی کۆلێجە پزیشکیەکان. کاری سێهەممان ئەم هۆشیارکردنەوەی تەندروستیە. ئەمڕۆ هەڵمەتمان هەیە لەسەر شەکرە، پێچێ ماوەیەکی تر هەڵمەتێکی ترمان هەبێت لەسەر بابەتێکی تر. پێم وابێ بەم ماوەزووە ناتوانین بچینەوە سەری جارێکی تر، بەڵام ئەکرێ چالاکی تر هەبێ، کۆڕ هەبێ، سیمینار هەبێ، تەنانەت کۆنفرانس هەبێ لەسەر ئەم بابەتە. ئێوە وەکو ڕێکخراوێکی تایبەت ئەکادیمیایەکی پزیشکی کە بە ئەرکی خۆتان ئەوەی کە لە تواناتاندا بۆ کردوتانە، بەڵام چەند گرنگە کە دەستگا پەیوەندیدارەکان یاخود وەزارەتی تەندروستی، نەخۆشخانەکان، هەموو لایەنانەی کە پەیوەندیان بە باری تەندروستیەوە هەیە لەم هەڵمەتانەدا بەشدار بن یاخود تا چەند توانیویانە لە ئاستی ئەوە دابن کە بتوانن کۆمەڵگە هۆشیار بکەنەوە لەسەر هەر بابەتێک و هەر نەخۆشیە کە بزانن زۆر بڵاوە لە ناو خەڵکدا. بە دڵنیاییەوەمە کارێکی هاوبەشە، هەم وەزارەتی تەندروستی، هەم وەزارەتی پەروەردە لە هەندێک ڕووەوە، هەم دام و دەستگا پەیوەندیدارەکانی لەم هەڵمەتە. ئەمڕۆ نەخێر بەس تەنها بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئاگاداری ئەم هەڵمەت هەیە. دیارە وەزارەتی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکانیش بەشێکی تایبەتیان هەیە بە ناوی هۆشیاری تەندروستی، ئەوانیش هەوڵی خۆیان ناوە و لە داهاتووشە هەوڵی خۆیانەیەن. بەڵام ئێمە وەکو ئەکادیمیای پزیشکی دنیا باوەڕمان وایە کە
پێویستە پزیشکان و دکتۆرەکان لە دەرەوەی ئیشی ڕسمی و وەزیفی خۆیان بتوانن خۆبەخشانە لەم بوارەیە کار بکەن و بەڕای ئێمە ئەرکی قورس و زۆری ناکەوێتە سەر ئەمان. دکتۆر باس لەوە کرد ینی جگە کە دەچنا هۆڵەکانی خوێندنەوە ینی شرۆڤەی بابەتەکەش دەکەن ینی ئەو شرۆڤەیە لەلایەن دکتۆری پسپۆرەوە دەکرێت یاخود هەر لەلایەن ئەندامانی ئەکادمیاکەی جەنابتانەوە ئەنجام دەدرێتن کە تایبەتە بە بڕۆشورەکانمان لەبەرەوەی بڕۆشورێکی سادە و ئاسانن بۆ خوێنکارانی ئامادەی ئامادەکراون لەلایەن ئەو دکتۆرە خۆبەخشانەوە باسەکرێت و شرۆڤاکرێت کە ئەمڕۆ خۆبەخشانە لەو هەڵمەتەیە یارمەتیمانەیەن نەخێر پزیشکی پسپۆریتیان نییە بەڵام بابەتەکە شتێکی سادەیە شتێکی وان نییە پێویستی بە پسپۆری هەبێت. بەڵێ ئەگەر بینە سەرکاری ئەکادیماکە کێ بەڕێوەی ئەبات ئەو کەسانی کە چالاک و بەشدارن چەند بۆ نمونە لە هەڵمەتەکەی ئەمڕۆدا چەند پزیشک بەشدارە بێت چۆن ئەتوانن بەشداری بکەن؟ بەڵێ ئەمڕۆ نزیکەی 50 دکتۆر و پزیشک بەشداری لە هەڵمەتەکەیەکەن دیارە پێم وابێ سبەینێش هەر بەردەوامە بێ لە 2 ڕۆژە ئەو دکتۆر و پزیشکانە بەشدارە بن کە یان ئەندامن لە ئەکادیمیاکە یان خۆبەخشانە ئەمڕۆ یارمەتیمانیان لەو هەڵمەتەیە. باشە دکتۆر ینی هۆکاری دروستبوونی ئەکادمیایەکی لەم شێوەیە بۆچی گەڕایەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە پێویستە هەبێ ینی پێویستی وای کردووە کە بیر لە کردنەوەی ئەکادیمیایەکی لەم شێوەیە بکەینەوە. لە دنیاە لە جیهانە لە زۆر شوێن کارێکی لەمە سروشتی تر و تەبیعیتر نەبووتەوە کە دکتۆران و پزیشکان هەستن بە کردنەوەی ئەکادیمیای زانستی چ بۆ پەرەپێدانی توانای پزیشکان چ بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و چ بۆ پێشکەوتنی زانست و بوارە زانستیەکان ئەمە لە دنیا شتێکی زۆر بڵاوە هەرچەندە ئەوەی من ئاگادار بم لە کوردستان و لە شاری سلێمانیە ئەمە یەکەم ئەکادیمیای پزیشکیەکە بکرێتەوە هیوادارین شتی باشتر و جوانتری بەدوا بێت. کاری ئێوە تەنها هۆشیارکردنەوە و ڕێنماییە بێت بۆ خەڵک یاخود هیچ کاری تر دەکەن؟ بەڵێ وەکو باسم کرد کاری سەرەکی ئێمە برەودانە بە توانای پزیشکان جاییتر لە ناو وڵاتە بێ یان لە دەرەوەی وڵات بێ لە شێوەی سیمینار و کۆرس و کۆنفرانس و ئەمانەیە بێ لەوانەیە چۆنیەتەکە بگۆڕێ. یەکێک لە کارەکانمان هۆشیاری تەندروستیە یەکێک لە پرۆژەکانمان ئەوەیە بە هەمان شێوە حەزەکەم لێرە شتێکی تر بڵێم کە یەکێک لە شتانی کە بە تەماین لەسەری بوەستین ئەویش یارمەتیدانی نەخۆشەکانە کەمەش بەشێکە لە ئیشی ئێمە هەرچەنە تا ئێستا نەمانتوانیوە گرنگێکی تەواوەتی پێ بدەین بەڵام وەکو ئەکادیمیا یەکێک لە ئامانجەکان یارمەتیدانی نەخۆشیانی لە چ ڕوویەکەوە وا بکەن مەسەلەن ئەو نرخەی لە کلینەکان هەیە کەمی بکەنەوە یاخود خۆتان مەسەلەن بزانن کەسێک کە ینی پێی هەڵناسوڕێت هەژارە لەو ڕۆ هاوکاری بکەن. یارمەتیدانی نەخۆش مەبەستم لەوەیە کە ئەکادیمیای پزیشکی دنیا بتوانێت ببێتە پردێک لە نێوان سەرمایەداران و بازرگانان و دەوڵەمەندان و خاوەنکارەکان لەلایەک وەنجا ئەو نەخۆشانەی کە بەشێکیان چارەسەری نەخۆشیەکەیان لێرە لە وڵاتە دەست ناکەوێ یان لێرە دەسەکەی و توانایان نییە یان چارەسەرەکەی لە شوێنێکی تر هەیە بتوانین ئەم پردە پەیوەندیە دروستکەین. ئەینا لە ڕووی ئابوووریەوە ئێمە ڕێکخراوێکی خۆبەخشانەیە ناتوانین یارمەتی نەخۆشانەوەین. بەڵێ پەیوەندیەوە لەگەڵ ئەکادیمیا و ڕێکخراوەکانی دەرەوە چۆنە بە تایبەت کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر ڕێکخراوی خێرخوازیە تا چەند توانیتانە پەیوەندیتانە بەیان سوودیان لەوە بگرن؟ بەڵێ ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترە ڕێکخراوە خێرخوازیەکان زۆرێک لە ئەندامەکانمان پێشتر لە هەڵمەتی ترە لە هەڵمەتی خێرخوازیە بەشداریان کردووە بەڵام سنتەری کاروباری پرۆژەکانی ئێمە خێرخوازی نییە. بەڵێ سپاس بۆ دکتۆر محەممەد خالید بەرزنجی ئەندامی ئەکادیمیای پزیشکی دنیا سپاس بۆ ئێوە سپاس بۆ